من ڕێکان مححمود محەممەد ڕایەنەری یانەی ڕۆژم بۆ تۆپی زەنگی نابینایان ئەم یاریە لە نێوان دوو تیپدا دەکرێ بڵین بۆ لە ساحەیەکی 18 مەتریایە بە 9 مەترپان هەر لایەک سێ یاریزان دانیشێ وەکو هەموو یاریشی تر هجومی و دیفاعیە ئەم یاریە لە 24 دقە پێک دێ 12 دقە بۆ هەر گەیمێک تۆپێکی قورسە کیلویەک و 250 گرامە زەنگێکی تیا ناو تۆپەکە لەبەرەوەی ئەم یاریزانانە چاویان نییە نابینان لە ڕێگەی ئەو زەنگەوە هەست بە تۆپەکەکەن و دیفاعیەکەن ئەچن بۆ تۆپەکە واتە بەرگریەکەن بە نیسبەت چاویشانەوە دەگەردی خەت بن لەم یاریەیە عینەک بەکارێنن پێڵەن ئایشێت عینەک بەکارێنن لەبەرەوەی ئەم یاریە سێ جۆر نابیناتوانە بەشداری تیا بکە نابینای B1 B2 B3 واتە نابینایەکی سفر کە هیچ نابینێ لەگەڵەوەی کەم ئەبینێ هەیە زیاتر تۆزێک ئەبینێ ئەم سفA ئەتوان بەشداری بکەن لە ڕێگەیم عینەکە ڕەشە و ژێرە و عینەکە ڕەشە کاتێک لە بتوڵاتە بەشداریەکەی ئەبێ لە ژێر و عینەکەەوە لەزگە دائەنرێ بۆ ئەوەی هەر هەمویان لەگەڵ عینەکەکە سفر ببنەوە واتە هەمویان وەکو نابینایەکی سفر دەرەکەوێت هەمووی یەکسانە بێتەوە ئەو عینەکە بۆ یەکسانی یاریەکەیە وەکو ڕایەنانەکەی بەڕاستی ڕایەنانی وەکو بەدەنی تا حدێک ئەتوانی وەکو یاریەکانی کە تەمارینی بەدەنی بکەی بەڵام بە هەنێک تەمارین تری هەیە جیاوازە چونکە تایبەتە بەمان تەمرینکردن بەمان قورسترە چونکە ئەمان چاویان نابینێ ئەبێ هەموو شتەکان لە ڕێگەی دەستلێدان و هەستکردنەوە ئەمان بەرجەستەی بکەن پاشان من پێی ئەڵێم بۆی ڕوونەکەمەوە ئەم تەمرینە ئاوایە ئەو یەت ئەگەر هەر تێنەگا ئەڵێم وەرە دەست لە قاچم ئەیە لە دەستم ئەیە شێوازی تەمرینەکەی بۆ ڕوونەکەمەوە بەم شێوەیە ئەیکەیت هەتاوەکو چەند جارێک مارەسیە کات و ئیتر لە بەریەکە و دەرکێکە لە وڵاتانی دەرەوە بەڕاستی خۆدزانی لە هەموو ڕوویەکەوە ئەوان گرنگی بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەیەن لە وڵاتانی دەرەوە زۆر پێشکەوتوترە ئەلحەمدولیلا لێرەش زۆر باش بەرەو پێشەوە چووە من لە ساڵی 2020ەوە پەیوەندیم بەم یانەوە کردووە لەو کاتەوە بۆ ئێستا زۆر شت فەرقی کردووە تەنانەت ئەم ساڵ لە مانگی چوارە پاڵەوانەتێکی زۆر گەورە لە شاری سلێمانی کرا وان و سنە و بڵین تورکیا و ئێران و عێراق و بە کوردستانیشەوە ئەم چوار هینە بەشداریان کرد بۆ چوار وڵاتە پاڵەوانیەتێکی نێودەوڵەتی زۆر گەورە بوو تەنانەت لە ئەو کەسانی کە بانگهێشت کرابوون بۆ ئێرە وەکو بیانیەکان و حەکەمی بیانی ئەمانە دەنگی یایە ئەم پاڵەوانێتیە ئەوە سەرکەوتوو بوو لە ئاس پاڵەوانێتی نێودەوڵەتی جیهانیەوە وەکو هەڵدانی تۆپەکە نابێت بە هەوایی هەڵی بێ ئەم تۆپە ئەبێت لە ڕێگای دوو ئەرزەوە ئەم تۆپە ئەبێت ئیلا بەر ئەرز بکەوێت لە ڕێگەی هەڵانی تۆپمان هەیە بە مەسەح واتە بە خشکی لەگەڵ تەپتەپەمان هەیە تەپتەپەشمان هەیە بە دەوەران یعنی چەند شێوازێکی هەڵانمان هەیە حکومە ئەم تۆپە دەنگی لێوە بێ وەکو ئەم دەنگەی ناوی کە ئەم زەنگەی تایە چونکە ئەو یاریزانە بەهۆی ئەو زەنگەوە ئەزانێت کە ئەم تۆپە لەکوێ بەرگری ئەەکە بۆیە چەند خەتێک جیاکراوەتەوە خەتی 3 مەتری هەیە 6 مەتری هەیە پاشان خەتی ناوەڕاست هەیە پاشان بۆ ساحەی بەرامبەر بە هەمان شێوە 6 مەتر و 3 مەتر هەیە ئەبێ حکومە ئەم تۆپە جارێک لە ساحەی خۆتە واتە لە 6 مەتری خۆتە بیا بە ئەرتە جاری دووەم لە ناوەڕاستە بیا بە ئەرتە اینجا لە ساحەیەوە لە 3 مەتری ئەوە بیا بە ئەردەش من ناوم محەممەد ئەحمەدە یاریزانی هەڵبژاردەی عێراقم بۆ یاری گۆڵبۆڵ هەروەها مامۆستای مێژووم لە یەکێک لە پەیمانگاکانی شاری سلێمانی لە ڕاستیان من لە سەرەتایە یاریزانی ساحە و مەیدان بووم یاریزانی ماڕاستۆن بووم بەڵام پاش ئەوە تەحویلم کردە سەر یاری گۆڵبۆڵ ئەم یاریە لە ساڵی 2013ەوە بەڵام لە 2013ەوە لە دوای 2014وانێ بەهۆی و قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کرد وەرزش بە کۆی گشتی زۆر لاواز بوو بۆیە بەردەوام نەبووین لە ڕاهێنانەکان کێشی زۆر دروست بوویتر
لە دوای ئەم فترانەی ئاخیرەوانێ لە 2019 و ئەو دەوروبەرەوە توانیان چەند پاڵەوانێتیەک ئەنجام بن هەروەها ئەوە 1-2 ساڵە هاتوچۆ دابینەکەن بۆ یاریزانەکان تاوەکو تەمرین بکەین لە ڕاستیە وەرزش بۆ کۆی گشتی مرۆڤ هەر لایەنی ئیجابیاتی زۆری هەیە بەڵام بۆ خاوەن پێداویستی تایبەت ئیجابیاتی زیاتری هەیە لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەت لەوانەیە نەتوانێت بە ئاسانی بچێتە شوێنەکانی کە ئەتوانرێ وەرزشی تیا بکرێەوە کوجیم بە یاخود ساحە هەر شوێنێکی تر بە یاریگاکان بێ بۆیە پێویستەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود هەر لایەنێکی تری ناحکومیشەوە بێ هاوکاری کەم ئەندامان بکرێت تاوەکو بتوانن پاڵپشتی بکرێن بۆ ئەوەی لە یاریە جۆرا و جۆرەکان بەشداری بکەن تاوەکو هەم چێژی لێ وەربگرن هەروەها سوودی جەستەیش ئەتوانن وەربگرن بەڵام وەکو لایەنی مادی هیچ کاتێک نەبووتە مەزدەڕی ڕزق شتێک تەنها کات بەسەربردن و هەروەها لایەنی تەندروستیە. مظبوط. تمام.